نووسەر و شانۆنووسی جوولەکەی بەڕەگەز ڕووسی و هاوڵاتی ئەمریکایی شەوام عەلیخایم دەڵێت ژیان بۆ داناکان خەونە، یاریە بۆ بێئاگاکان، کۆمیدیایە بۆ دەوڵەمەندەکان، کارەساتە بۆ هەژارەکان. لە واشنتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. فیلمە پێشەنگەکانی ئۆسکار گەڕانەوەی فیلمی تاپگەن و دەرهێنەر دووبارە سەردانی مناڵەکانی خۆیان دەکەنەوە، بەڵام ساڵەکانیان لە فیلمەکەدا کورت کردوێتەوە. نووسەری سینەمایی لێنسی باهەر دەڵێت ساڵی 2022 ساڵێکی بوێر و ئازایانە دەستی پێکرد. بە سەرکەوتنی فیلمی سپایدەرمان ڕێگا نییە بۆ ماڵەوە لە باکس ئۆفیسدا لە پێشەنگدا بوو. نووسەری فیلمی ئەیپی لێنسی باهەر دەڵێت ساڵی 2022 دەستی پێکرد بە سەرکەوتنی فیلمی سپایدەرمان نۆ وەی هۆم لە بۆکس ئۆفیسدا، واتە لە ڕووی داهاتەوە لە سینەماکاندا. 2022 بەڕاستی بە جۆرێکی بەهێز دەستی پێکرد، چونکە فیلمی نۆ وەی هۆم و سپایدەرمن لە بۆکس ئۆفیسدا بلیتی زۆری لێفرۆشرا، بەڵام دواتر جۆرەکانی کۆڤید هاتە ئاراوە. بۆیە بڕیارێکی زۆر لە مانگی یەکی ساڵی 2022 درا کە کاریگەری لەسەر باقی ساڵەکە هەبوو. زۆرێک لە فیلمەکان پەخشکران کە دەکراوەکی دیکە بە شێوەی شانۆیی نمایش بکرێن، کەواتە بە دڵنیاییەوە ساڵەکە پێگەیەکی سەیری بەخۆیەوە بینی. ئەلبەتە پەتاکە بووە هۆی دواکەوتنی بەرهەمهێنان و کەمبوونەوەی لە سەداسی لە نمایشە شانۆیەکان. لە دەرئەنجامدا ژمارەیەکی زیاتر لەوەی چاوەڕوان دەکرات لە بەرهەمەکان خرایە بەردەمبینەرانەوە، کەواتە ساڵێکی سەیر و سەمەرە بوو لەگەڵ هەندێک خاڵی گەشە پێداندا. یەکێک لە بابەتە سەرسوڕهێنەرەکانی فیلمی تاپ گان ماڤریک بوو کە لە پێشەنگی بۆکس ئۆفیسدا بوو لەگەڵ فیلمی داکتەر سترێنجی مارڤێل و فیلمی بلاک پانتەر. بەڵام هەندێک لەو بەرهەمانە کە ڕخنەگران ستایشی زۆریان لێ دەکرد لە بۆکس ئۆفیسدا ئەوەندە بینەریان نەبوو. پێم وایە پرسیارێک هەیە کە ئایا بینەران خۆیان دەگرن و چاوەڕێی فیلمێکی لەو جۆرە بکەن تا لە شاشەی بچووکە دەربچن وەک بۆ سیرکردنی فیلمی تار یان فیلمی ئارمەگەدەن تایم یان فەیبڵمەنز هەر کاتێک لە تەلەڤیزیۆن بڵاو بێتەوە، کە ڕەنگە هۆیەکەی ئەوە بێت. هەروەها لە بۆکس ئۆفیسدا فرۆشتی بلیتەکان بە بەراورد بە ساڵی ڕابردوو باشتر بوو، بەڵام هێشتا لە ژمارەی پێش پەتاکە کەمتر بوو. ساڵێکی ئاسایی لە ناوخۆدا نزیکەی 11 میلیارد دلار بە خۆیەوە دەبینێت، بەڵام بەهر دەڵێت لە ساڵی 2022 داهات کەمتر بوو. پێدەچێ بەختمان باش بێگەر بە کۆی گشتی 8 میلیارد دلار دەربچین. لە ساڵێکی ئاسایی پێش پەتاکەدا بۆکسافیس بە بەردەوامی ساڵانە 11 میلیارد دلاری بەدەستهێناوە، کەواتە پێشکەوتنێکی گەورەیە لە ساڵی ڕابردوودا. 4.9 میلیارد دلار داهاتمان بووە، بەڵام هێشتا لە هیچ شوێنێک نزیک نیین لە گەڕانەوە بۆ داهاتی جارانمان. خەڵکی شاری کامێرانە لە کوردستان ماوەی 20 ساڵە کاری هونەری دەکات، هاوکات 10 ساڵە وەک دەنگێکی جیاواز و خاوەن تەرز و شێوازێکی پڕجۆش و پڕ لەوزە گۆرانی دەڵێت. خاوەنی چەندین کاری هونەریە، زۆربەی شاکارە هونەریەکانی بۆ ژیان دۆستی و هونەری بەرگریە دژی ستەمکاری و دڕندەیی بەرامبەر میلەتی کورد ئەو بە خەونێکی گەورەوە دەژی. ئێستاش کاوە فەتحی میوانی زایڵی داهێنانە. کاکاوام کاتت باش. ڕۆز دوێەوە هەروە بۆ بینەران و بۆ هاوڕێیانتان هەر بژین. لە هەر شوێنێکی کوردستان جەنگ و پێشێلکاری و ستەمکاری هەبێت، دەنگ و سەدای تۆ لەوەیە. هونەر دەتوانێت ڕووی ڕاستەقینەی بەرەنگاربوونەوەی ستەمکاری و جەنگ بێت، یان دەتوانێت بێدەنگ بێت. ڕای تۆ چییە کاکاوە؟ بەڕای من ئێمە لە جوغرافیایەکە لە دنیا هاتوین، لە جوغرافیایەکە ژیان دەکەین، لە وڵاتێک وەکو کوردستان بە ناوی کوردستان ژیان دەکەین و ئەو هەموو دڵم و ستەم و داگیرکاری لەسەر وڵاتی ئێمە هات. ئێمە ناتوانین بێتەفاوت لە وەزاکەین. هونەر ئەبێ وەکو شەیپور بێ و خەڵکەکە ئاگا بکاتەوە، نەوە وەکو لایە لایە بێ خەڵکەکە بەخەوت.
چونکە هونەر دەتوانێت گەورەترین تلیفۆن بێ بۆ ئەوەی کە خەڵکەکەمان بە هەروە لاوەکانمان ئاگا بنەوە. بەڵێ کاک کاوە ئێران خاوەنی داریوشە بۆ وەک دەنگێکی ناڕەزایی هونەری و وتنەوەی ئەو هەڵبەست و هونەرانەی کە بوونەتە هێمای بەرگری و ژیان دۆستی دژی ستەمکاری کۆماری ئیسلامی. لە ڕۆژەڵاتیش دەنگی تۆ بۆتە هێمایەک بۆ هاودەنگی و بەرگری لە مافەکانی مرۆڤ و مرۆڤایەتی تا چەند ئەم سیمایە لە ڕۆحتدا دەژی و بەردەوامە. ڕاستی هونەرمەند ئەو شتێکە ئەبێ بەیان بکە ئەبێ ئەوەڵ لە دەرونیا بێ لە ڕۆحیا بێ و هونەرمەند ئەبێ مەسئول بێ لەگەڵ بۆ خەڵکەکەی لەگەڵ خەڵکیا بێت. هونەرمەند شتێکی لە دەرونیا بێت ئەیداتە دەرەوە. یعنی هەر هونەرمەندێک کە ئێستا هەر کارێک دەکات شتێکە لە وجودیا هەیە هەرچی لە وجودیا بێ ئەیداتە دەرەوە. منیش دەرد و غەم و مشکلی کۆمەلگام زۆر ئازار تێدا ئازاری کۆمەلگا ئازاری من و نەمدەتوانیت لەو وەقەدێک تاوتن چونکە ئێمە دوبارە دەڵێن لەو موقعیەتێکی یا لە جوغرافیایەکی وەکو کوردستانێک گیان دەکەین و خەڵکمان لەژێر زوڵم و ستەمدان هونەر و هونەرمەند ئەبێ لەو ڕاستە لەو بیر و باوەڕا زۆرتر حرەکەت بکەوێت زۆرتر ببینەوە. بەڵێ کاکاوە هەڵبەت بەشداریت کردووە لە چەندین فیستیڤاڵ و چالێکی هونەری لە ئەوروپادا. گرنگە بۆ ئەو بەشداریەتان بۆ ئێمە و بۆ بینەرانی دەنگی ئەمریکا و زایڵە زیاتر بۆمان باس بکەن. ڕاستی بەڕێزم من کاتێک لە کوردستانی ژابووم لەحزە بە لەحزە دێقە بە دێقە و ناڕەحەتی و ئازادی خەڵک لەگەڵ مابوو. بەلان کرد لە دەرەوەی وڵاتم ڕەنجی گەلەکە مشکلی گەلەکە مشکلی من بەڕاستی ڕۆحم لە کوردستانە بەس جسمم لێرەیە و ئەوە کارێکی زۆر کەمە ئەبێ هەرچی لە دەستمان بێت ئەبێ بە هەر جۆرێک بتوانین دەنگی ئەو خەڵکە بین چونکە بەڕاستی ئەو خەڵکە حەماسەیان قوڵقاندووە. هیوادارم کە سەر بکەوین بە سەرکەوتنیش هیوادارم نزیک بەڵام بەداخەوە ئێمە بیر و فەلسەفێک ئێمە گەر کاران یارمەتیدەری کوردستان ببایە بەڕاستی ئێمە زۆرتر زوو سەرکەوتن چونکە ئێمە بیر و فەلسەفە و فکرێک وەک ژیان و ژیان ئازادی بەس شعرەکەی نییە. ئێمە بەڕاستی ئەو فەلسەفە ئەو بیر و فکرێک گەلانی ڕۆژهەڵات و خەڵکی ڕۆژهەڵات لەگەڵ یا ژیان کردون و باوەڕیان بەو دوورشمە هەیە بەڵام بەداخەوە کاران بەس فەکەی ڕۆژ و ئێستا هەنووز ئەو فتیانە و ئەو فتی ئازادی خوازانەیانە لە پشتی شعارەکە هەنووز تێ نەگەیشتون چی لە پشتی ئەو شعارایە. بەڕاستی ئەگەر ئەوان تێ بگەشتیان وەکو ڕۆژهەڵاتی کوردستان ئێران زووتر ئازادەیە وەکو کوردستان کە چەند چارەسەن ئازاد کرد. بەڵێ کاکاوە هەڵبەت پرسیارێکم لا دروست بوو ئێستا فەلسەفەی یان تێڕوانین و ڕوانگەی ژنجیان ئازادی کە هەم وەکو هونەر هەم وەکو هێزێکی بەڕەنگاری ڕوبەڕووی یەکێک لە ستەمکارترین دەوڵەتەکانی دنیا بۆتەوە کە کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵام تا چەند دەتوانرێت هەم هونەر هەم هەمانگێکی شارستانی بتوانێت ببێتە زایڵەیەکی جیهانی کە ئێستاکە هەنگاو دەنێ بەرەو ئەو زایڵە جیهانیان هەنگاو دەنێت بەرەو ئەو هەماهەنگیە جیهانیە لە ڕێی هونەرەوە. ڕاستی بەڕێزم هونەر هەروەوتم لە هەموو جێگای دنیادا توانیوە کاریگەری ئەلان هونەر بە هەر جۆرێ بە قەڵەم بێت بە دەنگ بێت بە هەرچی بێت هونەرمەند بەکورد. بەڵام ئێرە هونەرمەند دەنگ لەن من و هونەرمەندێکی دەنگ زۆربەی بە دەنگەوە دەتوانم پێغامەکەی خۆم بگەێنم. منە بێ لێرەجە ئشارە لە شاعرەکان بکەم چونکە هونەرمەندێکی ئێعترازی هونەرمەندێکی معتەرض هونەرمەندێکی ئازادی خواز کەتیا بە دەنگەکەی نابێ یا بە موسیقیەکە نابێ ئەمە شعرەکەت ئەو ئێعترازە یا ئەو حەماسە یا ئەو ئازادی خوازانە درست دەکات و مەسەجی لەناو زۆربەی شعرەکە هەیە چونکە ئەگەر ئێمە من وەکو گۆرانی بێژە ئەگەر شعر لەسەر گۆرانی من وەربگرن یا هەڵبگرن بەڕاستی شتێک لە ئێعتراز و حەماس و ئەمانە زۆربەی بەڕاستی شاعرەکان زۆر تاثیرگوزارن لە ئێمە بۆ ئێمە و ئێمە توانیمانە مان بەکەی دەنگمانە و یا موسیقی و ببێ بۆ گەلەکە و هەروە لە هونەریش ئێمە کەسانێک ترمان لە ناوخۆی کوردستانەوە بووە
الان زور قتلوا كيف ام جيلي هشكاكان يا جاهي هشكايك الان براس ام جاهي هشكايك الان لسر حتى ام كسانك مامۆستایان بوون لەم لە ڕۆژهەڵاتی کوردستانە زەحمەتیان کێشاوە کە ئەم کەسانیانە ئەم گەنجانیانە دروست کردووە وەکو مامۆستا شەهید فەرزاد وەکو شەهید باجوور ئەمانە کەسانێکیان کردووە زۆر کەسان تر هەن کە ئەم کەسانیانە ئەم گەنجانیانە ئاوا دروست کردووە نە هەر هونەر هەمومان بە هەر جۆرێک ئەتوانین ئەتوانین هەندەر و ئەتوانین کۆمەک گەنج و هەروە خەڵک زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین کاکاوە فتحی هەر بژین بۆ زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا کاتێکی خۆش زۆر سپاسانەکەم هەر بژین دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە دنیای نوێدا ئەوەی دەمانباتەوە سەرمێژوو تەنها مێژوونووسەکان و کتێبەکان نین بەڵکو ئەو وێنە و دیمەنانەشن کە ڕوودا و بەسەرهات و ساتەوەختەکانمان بۆ وێنا دەکەن. لە جیهانەوە چەندین وێنە و دیمەنی گرنگمان بۆ ئامادە کردوون. نیگارکێشی پەرەگوای لیلی کانتێرۆ کە کارەکانی لەلایەن مێسی ئەستێری تۆپی پێی ئەرجەنتینەوە ستایش کرا. لە مۆندیالدا لە قەتەر کارەکانی خۆی نمایش دەکات بە بەکارهێنانی تۆپی پێ وەک کانڤاسەکەی ستایشی یاریزانەکان دەکات وەک ئەستێرەی ئەفسانەی تۆپی پێی بەرازیل پێلێ و ئەستێرەکانی دیکەش. لە کاتێکدا کە کردداری جامی جیهانی سەرنجی هۆگران لە سەرانسەری جان ڕادەکێشێت هەروەها سەرچاوی ئیلهام بەخشە بۆ لیلی کانترۆ کە جوانی وەرزش لە خوڵقاندنی بەرهەمی هونەریدا پێشان دەدات. بە بەکارهێنانی تۆپی پێ بۆ ئەو نیگارکێشانە ئەو هونەرمەندەی خەڵکی پەراگووا بۆ یاری جیهانی ئەمساڵ لە قەتەر بەرهەمی هونەری دروست کردووە کە بە ئیلهام وەرگرتن لەو تیمانەیە جامی جیهانیان بەدەستێناوە. کاتێک کانترۆ لە تێکچوونی تەندروستی پێڵێ یاریزانی ئەفسانەیی تۆپی پێی برازیلی تەمەن 82 ساڵی ئاگادار بوو بڕیاریدا بەهرەکەی بۆ ڕێزگرتن لەو پیاوە بەکاربێنێت کە بە یەکێک لە گەورەترین یاریزانەکانی هەموو سەردەمێک دادەنرێت. ئەم تۆپە ئیلهام بەخشی ژیانی وەرزشی پێلەیە وەک ڕێگایەک بۆ ڕێزلێنانی و هیواخوازم بەتوانە بێ بۆ ئەوەی بەسەر ئەو دۆخەی ئیستایدا زاڵ بێ. ئیلهامی ئەو نەخشەیە یەکێک لە وێنە ناسراوەکانیەتی کە لە جامی جیهانیدا بەرزی کردوێتەوە. سێ دڵی سەر ئەو تۆپە ئاماژە بە سێ کاپی برزیلە کە بوو بە براوەیان. کانتێرۆ بە وردی دەستی بە هەوڵێک کرد کە هونەر و وەرزش ئاوێتەی یەکتر بکات. کاتێک هێندێک لە هاوڕێکانی داوایان لێکرد نیگارکێشێک لەسەر پێڵاوەکانی تۆپیان بنەخشێنێت. یاریزانی بەناوبانگی تۆپی پێ لیۆنێل ماسی ئەو جووتە پێڵاوەی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی نیشاندا کە ئەو نیگارکێشە بۆی ساز کرد بوو. هەڵبەت دەمەژوای کرد حکوومەت بۆ نمایشکردنی کارەکانی بینێرێتە یاری جیهانی لە قەتەر.
بزوێنەری هەرێکێک لە کارەکانی ناوازەیە تەنانەت بچووکترین وردەکاریەکانیشی کە لەسەر پێڵاوێک دەیکێشێتەوە زۆر ئەنتیکەیە. نیگارکێشان لەسەر تۆپی پێ ڕەنگە کارێکی ئاسان نەبێت و هەر بۆیە کانتێرۆ پێش دەستپێکردنی کارەکەی بە باشی ئامادەکاری بۆ دەکات بۆ ئەوەی لە کۆتاییدا بەرهەمێکی جوان بخۆڵخێنێت. هەمیشە ئەمانجی زۆر بەرز بۆ خۆم دیاری دەکەم بۆ یە کاتێک دەستم بەکارکردن لەسەر ئەمەکەرە هەمیشە دەمزانی دەمەوێت لێرە بم. دەرفەتم بۆ جامی جیهانی لە قەتەر بۆ ڕەخسا و بۆیە لێرەم. دواتر جامی جیهانی خانمانیشمان دەبێت کارێکی زۆریش بۆ کارکردن دەگەڵ وەرزشەکانی دیکە هەیە. جگە لەو تۆپەی کە بۆ پێڵی تەرخانکراوە نمونەی دیکەی کارەکانی کانتێرۆ لە پێشانگای فێدراسیۆنی تۆپی پێی ئەمریکای باشوور لە دۆخەکە نمایش کراون. لە نێواندا تۆپەکانی ڕێزکردن لە پاڵەوانەکانی دیکەی وەک دیێگۆ مارادۆنای ئارژەنتینی. زۆر بەختەوەرم کە دەتوانم لە بواری هونەردا کار بکەم. ئەمەش ئەوەیە کە هەمیشە حەزم لێی بووە، تەنانەت زیاتر سەرنجم لەسەر تۆپی پێبووە. ئەمە ئەو دوو شتن کە هەمیشە حەزم لێیان بووە. ئیستاش ڕێگام بۆ یەکخستنی هەردوو شتەکە دۆزیوەتەوە. کانتێرۆ دەڵێت هەمیشە خەونی ئەوە بووە کە ڕۆژێک دێت لە دەمی جامی جیهانیدا بتوانێت بەهرەکانی خۆی پێشان بدات و هەوڵی بێوچانی وای کردووە ئاواتەکەی بێتە دی. سەلاح پیرۆتی بۆ لاکۆ پۆلۆزی لە دەنجی ئەمریکا. وەستاکانی دروستکردنی کێک لە شاری دێرزین سەمایان دەکرد و ستۆلینی نەریتی کریسمسیان تەرخان کرد بۆ کۆکردنەوەی پارە بۆ ڕێکخراوە خێرخوازەکانی مناڵان. لەم هەفتەیەدا لە چوارچێوەی 28مین فیستیڤاڵی ساڵانەی شاری ستۆلنڤیسکی ئەڵمانی ئاهەنگێکی گەورەیان ساز کردووە. بەشدارین وێ فستیڤالێ کێکا کریسمسێ یا کەڤنەشۆپی نیشان دەدن. دەبێژن تایبەتمەندیاوێ ئەوە کۆ لە درستن تێ چێکردن چێژەکەوەیە تایبەت هەیە و بە دەرباسبوونا ساڵان ڕ ئەف چێژ نایە گوهرتن. gelek evîn daxwaz û meraq heye ku her nanpêjek kedeke mezin dixe nava stolinê. Helbet bi hev re girêdayî ye. Her sar stolin heye. Şêwazê çêkirina kêkê her gav yeke, lê dîsan jî her sal taybetmendiyeke wê heye. Bi sema wistranên xwe nanpêjên festîvala bi navê Stolen Fest pereyan ji bo rêxistinên xêrxwaziyên zaroka kom dikin dê çarçoweya 28mîn çalakiya bajêr de. Çima em dibin xwebexş? Ji ber ku me her tim xwebexşî kiriye. Di salên borî da jî me îsal jî hizraweyekê kiriye. Em kêfxweşin ku bi tevahî bazareke Stolinê heye. Bi sedan rûniştvan û mêvan diherikin bajêr û bi şahî tevlî birîna kêka kevneşopî dibin. Bi coşekê ku ji destpêka pandemiya koronayê ve ev yekem care dîsa vedigere. Em bi rastî li bendê bûn. Ev pir xweş e. Bêguman gelek kes li vir in. Ji ber ku her kes dixwaze dîsa were, ev atmosfereke balkêş e û wekî hûn jî dizanin berê piçekî berfbariya. Kevneşopiya Festîvala Solin vedigere sala 1730. Salih Demîcer, Dengê Amerîka. بە ئامانجی نەهێشتنی جیاوازی لە نێوانیاندا و هەڵسەنگاندنی تواناکانیان لە ڕێگەی بەهرەکانیانەوە پیشانگایەکی فۆتۆگرافەری و شێوەکاری بۆ ژمارەیەک لە هونەرمەند و فۆتۆگرافەری خاوەن پێداویستی تایبەت و کەسانی دیکە کرایەوە کە ئەمە لە چوارچێوەی هەوڵی ژمارەیەک ڕێکخراودایە بۆ کەمکردنەوەی جیاوازیەکانی نێوانیان و ڕاستکردنەوەی تێڕوانینی هەڵا بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. جەلیل نزیکەی 20 ساڵە فۆتۆگرافرە و خاوەن پێداویستی تایبەتە. ئەو بەشداری پێشەنگایەکی لە هەردوو بواری شێوەکاری و فۆتۆگرافی کردووە کە ئامانجی پێشەنگاکە دەرخستنی تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی ئاساییە. تقریبا ماوەی 20 ساڵە فۆتۆگرافەرم، زیاتر نزیکی 30 پێشەنگە تا ئێستا بەشدارم و پێشەنگای تایبەتیش بەخۆم هەبووە. جگە لە کوردستان لە دەرەوەش پێشەنگام هەبووە. بەداخەوە هاوکاری زۆر ناکرین، یعنی زۆر جارسا من فۆتۆی تایبەتمەیە حەزم لە پێشەنگایەکی تایبەتەیە، زۆر جار داوە لە مەسەن کەسانی تر ئەکرێت کە هاوکاری بکەن جوابن نادان و یاخ زۆر جار یەکێ لە کێشەکانی ئێمە ئەوەیە شتەکانمان من وەکو خۆم نامێ شتەکانم بۆ منە بە حیزبی بکرێت. هونەر وەک زمانێکی کاریگەر بۆ وتن
وەڵامی زۆرێک لە جیاوازیە دروستکراوەکانی لە نێوان ئەم دوو توێژەدا لە پێشەنگاکەدا دابوویەوە کە تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە بوارەکەدا بەس بوون بۆ نێشتنی جیاوازیەکان. ئەمەیان لەسەر کورسیەکایە دارشەقی بەدەسوێ ئێمە ئەتوانین کە بەرەو سەرکەوتن بڕۆین. خاوەن پێداویست وەکو خۆم خاوەن پێداویست تایبەتی تایبەتم کە لە بواری فۆتۆگرافەری و وێنەکێشانە ئەوە بەهرەکەی منە کە ئێمە ناتوانین لە ژیاندا بجێگین ئەبێ بەرەو سەرکەوتن بڕۆین. ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەت نەبوون بە خۆشحاڵیەوە پێشوازیان لەم ئەزموونە دەکرد. ئەوانیش بە فۆتۆ و کارە هونەریەکانیان تواناکانی هاوڕێکانیان کە خاوەن پێداویستی تایبەت بوون دەرخست بوو. ئەمە فستیڤاڵی هەنارە و ئەم کوڕەکە خۆی قوتابیە لەم قوتابخانەی ئەحمەد موختار جاف کە ئەمڕۆ پێشەنگاکە هاتووەتە ئێرە بە وێنەی ئەم کوڕە بەشداریم کردووە کە من پێشتری ژوتم حەز ناکەم پێیان بوو ترێ خاوەن پێداویستی تایبەت لەبەر ئەوەی هەنێک لەم خاوەن پێداویستی تایبەتانە بەهرەیەکی وایانێ ئەگەر بێت و یەکێ دەستیان بگرێت زۆر لە من کە جسمێکی ساخمەیە زۆر باشترن زۆر بەهێزترن زۆر کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگا. توانا و بەهرەمەندی پەیوەست نییە بە شێوازی جەستە و ئەو تێڕوانی نەگشتیانەی کە کۆمەڵگا بۆ مرۆڤەکان هەیەتی بەڵکو و کردارەکان و بەهرەمەندی مرۆڤێکی خاوەن پێداویستی تایبەت لە بوارێکی هونەردا بەسە کە هێڵێک بەسەر تێڕوانی نەهەڵەکان بکێشێت و بە تواناکانیان هەڵیان بسەنگێنێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بە ئامادەبوونی بەشێک لە نووسەر و کتێبدۆستان لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند لە شاری سلێمانی هەورامان وریاقانعی وەرجێر واژۆ لەسەر دوا بەرهەمی خۆی دەکات کە لە زمانی عەرێبیەوە وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. کتێبەکە بە ناوی لە مۆدێرنەوە بۆ جیهانگیریە کە لە نووسینی هاشم ساڵحە. نووسەر لە کتێبەکەیدا باز لە سیستەمی مۆدێرنێتە و پۆز مۆدێرنێتە دەکات لە قۆناغە جیاوازەکاندا. سنوور کەریم بۆ زایاڵە لەوێ بوو. من ناوم هەورامان وریاقانعە مامۆستای سەرەتاییم نزیکەی 25 ساڵە مامۆستام لە ساڵی 2000ەوە و کاتێک کە چوومە دەستگای چاپ و پەخشی سەردەم کەوتومەتە ناو دنیای نووسین و وەرگێڕان و خوێندنەوەوە تا ئێستا 25 کتێبم وەرگێڕاوە. ساڵی پارە دەستم کرد بە وەرگێڕانی ئەم کتێبە کە یەکێکە لە کتێبە گرنگەکانی بیرمەندی گەورەی عەرب هاشم ساڵح. نزیکەی ساڵێک پێوەی خەریک بووم تاوەکو توانیم وەری بژێڕم و هەندێک پەراوێزیشم بۆ نووسیەوە بۆ کتێبەکە لەبەرەوەی ئەم کتێبە لە ساڵی 2010 بڵاو بووەتەوە چاپە عەرەبیەکەی ناوی لە مۆدێرنەوە بۆ جیهانگیریە. کتێبەکە خۆی 45 وتارە لەگەڵ پێشەکێک و وتارێکی تر. کتێبەکە خۆی کەوتووەتە دوای چەمکی مۆدێرنە چۆنیەتی سەرهەڵدانی لە سەدەی 16ەوە تا ئەنگاتە سەدەی 20ەم. هەموو بەشێکی هەرە زۆری ئەو فەیلسوفانی لەو 5 سەدەیە ژیاون و باسییان لە چەمکی مۆدێرنە کردووە و چۆن مامەڵیان لەگەڵا کردو ئەم هاتووە باسی لەوانە کردووە. ئەو مناقەشە گەورەی کە لە فکری ئەوروپیا لەسەر مۆدێرنە و پۆست مۆدێرنە هەیە لەویانشە ڕاوەستاوە لەسەری و باز لەو مناقەشە گەورەی ناو فکری ئەوروپیەکان. گرنگی ئەم کتێبە لەوایە نیە تۆ تێگەی ئەم چەمکی مۆدێرنە چییە و چۆن ئیشەکات وە کۆمەڵگا ئەوروپیەکان بۆ پیانەوترێ کۆمەڵگای مۆدێرن و بە چ کۆمەڵگایەکە وترێ کۆمەڵگای مۆدێرن. باز لەم چەمکاکە لەسەر کۆمەڵی ئاست لە ئاستی مادی باسیەکە لە ئاستی سیاسی باسیەکە لە ئاستی ئابووری باسیەکە لە ئاستە دینیەکەی یانی 5 جۆر مۆدێرنە لە یەکتری جیاکاتەوە خوێنەری کورتیەگات لەوەی کەوا ئەوروپا چۆن گەیشتۆ بەم ئەوروپایی ئەمڕۆ. یعنی یەکێک لە خەسڵەتە جوانەکانی خەسڵەتە باشەکانی ئەم کتێبەوەیە کە خوێنیتەوە تێگەی ئێمە بۆچی تا ئێستا نەماتوانیوە هەنگاوێکی گەورە بەرەو پێشەوە بڕۆیت. بۆچی ئەوروپا توانیوێتی بۆڕی جیهانی سێم و جیهانی عەرەبی و ئیسلامی بداتەوە. یەکەم نمایشی فیلمی ئاڤاتار ڕێڕەوی ئاو هەمووانی سەرسام کرد بە وەبەرهەمهێنان و جوانترین دیمەنەکان. ڕەخنەگران دەڵێن فیلمە بەنێوبانگەکان جێی ستایشن و ئەم فیلمە بێ ئەندازە کاری جوانی تیادەکراوە. ڕێیا ئاڤێ ئەنجی دوای و وادە فیلما ku demê dirêje çawlerê bû û berdewama fîlma bi dehata herî mezin ya hemî deman roja duşemê 12 Qanûna 2022yan li Los Angeles bû cara yekem hat pêşkêşkirin.
13 سال پشتی آواتارا رسن یا جیمز کامرون و 5 سال پشتی دستپێکردنا هەلبرینە بەردەوامیە vê. Di pêşkêşkirina awatar divê û water an jî rêya avê da Dîstrikwan Zûwê saldana got ku ew dixwaze bi piraniya xelkê ra girêdanekê çêbike û wan bihesibîne. چاندا گالری دیار دکه ام بر بکی و بچین و چه بکن و ام حز دکن تشتێک و پرانیا خەلکێ حەژێ دکن لاواز بکن لێ ئەس دخوازم بە پرانیا خەلکێ را گرێدانێکی چێ بکەم دەما ئەم بالا خەلکێ دکشێنین ئەس سپاسدار دەبم. Lîstikvan Stephen Lang got ku cîm hel dide ku filmekê hêja çêbike ya ku ez jê ra dibêjim hunera xelkî çêbike. Wekî hûn dizanin ka kî din ew çêkiribû. William Shakespeare. Li wir rojevek heye. Cêm hewl dide ku filmek jê hatî yê ku ez jê radibêjim hunera gelerî çêbike. û hûn dizanin kî din ew çêkir. William Shakespeare wî ji gel ranivîsan û cêm jî bû hemî mirovan filman çêdike û ew rometê dide wan ji ber ku ew di asta herî bilind de çêdike. Lîstikvan Sam Worthington û beşdarî pêşkêşkirina cara yekem ya filmê bibû got ku ew heyranê filma Awatara resen e û pestên çêkirina filma Jim Cameron da. Wî got Jim şêwazekî pêş dixe mîna ku ew bi rengê nû bûyah dike. Cêm baş kar dike. Baweryawî bi hezaran mirovan heye yên ku hemî enerjiya xwe ya efrîner didin vê yekê û ji malbatên xwe dûr dikevin da ku vê filmê çêbikin. Hûn dizanin bi vî rengî em xwe weke malbateke avatarya mezin dibînin û em filmên li ser malbateke çêdikin ji ber vê yekê ez bêjim ku ev curek hezkirinê nîşan dide. Avatar The Way of Water an jî rêya avê dê di 15 qanûnê da li salûnan bihêt nîşandan. Cetozel dengê Amerîka. خانمە هەڵبەسوان و چالاکوانی مافە شارستانیەکانی ئەمریکا مایە ئەنجێلۆ دەڵێت تۆ کۆی هەموو ئەو شتانەی کە تا ئێستاکە بینیوتن و بیستوتن و خواردوتن و بۆنت کردوون باست کردوون لەبیرت کردووە هەمووی لەوەیە هەموو شتێک کاریگەری لەسەر هەریکێکمان هەیە و بەهۆی ئەوەشەوە هەوڵ دەدەم دڵنیا بم کە ئەزمونەکەمان جوانە تا زایڵێکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.